چەند ساڵە پارەی پێدراوەتەوە زیندوو بۆتەوە لە هەموو شارەکان هەر بەردەوام کرا بەڵام وەکو قەڵازێ یەکەم جارە لە شاری قەڵازێ و فیستیڤالە ڕێک بخرێ وتم منیش بەهۆی دۆست و برادەر و یەکتر ناسین و نوێبوونەوەی دۆستایەتی ئەو فیستیڤالەم ڕێخستووە. خۆی ئەم فیستیڤالانە گرینگە خەڵک ڕاستی پێ بڵێم گرنگجیان پێ بدا و بتوانی ئەوە هەچ کەسێک لەبەر خۆی ئەسپێک ڕابگرێ بتوانین ساڵانە فیستیڤاڵێکی ئاوا بکەین لەگەڵ برادەران هەمومان هاتووین لەلای کەلار و سلێمانیەوە و قەڵازێ و ئەوە دۆست و برادەر کۆ دەبینەوە شتێکی خۆشە بە بۆنەی ئەسپ سوارەکەیەوە هەم یەکتریش دەناسین و هەم شتێکی خۆشە بەلای خۆمانەوە. ئەمە داواکارین کە فیستیڤاڵی گەورەتر بکرێتەوە و لەسەر ئاسی عێراق و ناوخۆ بەژاریکەین لە فیستیڤاڵەکاندا. بەس خۆمان حکومەت هیچ هاوکاریشی نەمادی نەمعنەویمان ناکە بۆ شتێک بەس بۆ خۆمان ساڵانە کۆ دەبینەوە و ئەم فیستیڤاڵەکە عومەر ڕێکی خستووە و برادرانی داوەت کردووە لە شارەکانەوە و شتێکی جوانیشە بۆ شارەکەی قەڵازێ. خۆشحاڵ دەزانم کە وەکو بچووکترین سوارچاکی هەرێمی کوردستان ناسراوم و بانگێش کرامە لە دەشتی هەولێرەوە هاتوومە. زۆر سپاسی کاک عومەر دەکەم کە ئەو فیستیڤاڵە جوانەیان ئامادە کردێ زۆر سپاسی دەکەم. ئەمن ئەسپەکەم زۆر 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 خۆش دەوێت ڕۆژانەکە لە مەکتەب بدەمەوە بە مانتۆڕەکەم دەچمەکەن ئەسپەکەم بە مانتۆڕەکە جگە لەوەی سوارچاکیش مانتۆڕ سواریشم هەر بەخۆم بە مانتۆڕەکەم دەچمە مەکتەبێ دەچمەکەن ئەسپەکەم هەر بە مانتۆڕەکان وەڵی هەرچە بیتم لەناو سەلاجە لێبار دەکەم لۆی دەبم دەگە لەگەلەکەم خۆش دەوێتن هەتا برێ خۆشم دەوێتن هەر زۆرم خۆش دەوێت هەموو ڕۆژان کە لە مەکتەبێ دێمەوە پاش واجب و شتەکانم ڕۆژانە 1 سەعات مەشق و ڕاهێنانی پێ دەکەم کە باوکم دێتەوە ئەگەر مەجالی هەبوو لە عیشێکە هاتووە مەجالی هەبوو دەچینە و ئاقارە سواری دەکەین زۆر خۆشە. All right.